کاک دکتۆر ئەو نیشانانە چین کە ینی پێویستەکە دایک و باوک بیزانن کە ئەم مناڵە پێویستەکە ببرێتە لای پزیشک نەوەک ئۆتیزمی هەبێت. بڵێ خۆی لە کۆمەڵگەیەمە غەڵەتی گەشتێکی زۆر خراپەیە، ینی زۆر جار کە دایک و باوک مناڵەکەی قسەی دواکە یەکسەرەن تەواوەمە مناڵەکەمان ئۆتیزمێتی. قسە دواکەوتن نیشانەی ئۆتیزم نییە بۆ دەست نیشانکردن ئێمە وەکو پزیشکانی پسپۆڕی دەرونی وە بپیک سەر چاوەزانستەکان پێویستمان پێینی قسەکەی دواکەوت بێن قسە دواکەوتن، بەڵام کە قسەی دواکە یەکسەر ترسێ کە مناڵەکەی ئۆتیزم بێ. کۆمەڵ خاڵی زۆر گرنگیە پێویستەکە دایک و باوک بە هەندی وەربگرن و بیزانن و ئاشنای بن ئەگەر مناڵەکەیان لە خوار تەمەنی 3 ساڵەوە یا تەنانەت تا 3 ساڵ گرنگە چکە وەک دەگمەنمان هەیە هەندە حاڵتی کڕمۆسیمان هەیە لە دوای سێەوە ئەگەر ناوی زۆر کەمە ناگاتە 4 ساڵی دەرەکەوێت. کۆمەڵ خاڵ هەیە زۆر گرنگە. یەکەم لە هەمووی مهمتر ئەم مناڵانە پەیوەندی دروست ناکەن، کێشیان هەیە لە دروستکردنی پەیوەندی لەگەڵ ئەوانی ترە. ئەمە بەچیا دەرەکەوێت هاوڕێتی کەس ناکەن، ینی مناڵێک لەنەو کۆمەڵێک لە مناڵی ترە یاری ناکەن، ناچێتە ناویانەوە تێکەڵیان نابێ ئەو بۆ خۆی بەتەنها یاری ئەەکە. ئەمە خاڵێکی گرنگە بەڕاستی. دوو و لەگەڵیشیە لەگەڵ گەورەکانیشان ناتوانە پەیوەندی دروستکە، پاشان لە ڕووی هەست و سۆز و ئاواتیف و لە پەیوەندیەکانیانە نییە. ڕاستە لەوانەیە باوکی بێتەوە دایکی بێ بچێ بۆ لای باوەشی پیاکە، بەڵام باوەشە گەرمیتیان نیە، هەست و سۆزی تیان نییە و تێناگە لە هەست و سۆزەکان چۆنیە. بۆیە ئەتوانێت بڵێن پەیوەندێکی پەیوەندیی ڕۆبۆتی و گلۆی پەیوەندیی مرۆیی بێ کە ناتوانێت بە ئاسانی هەست و سۆز و عەتفەکانی لەگەڵ دایک و باوکی ئاڵوگۆڕ کات و وەکو چۆن هەماهەنگی بکات. پاشان هەر لە پەیوەندیەکانیە لە ڕووی پەیوەندی زارەکیەوە قسەکردنەوەمانە لە قسەی دواکە بگرە دەربڕینەکانی جیاوازترە لە دەربڕینی کەسانی ئاسایی. بۆ نمونە لەوانەیە جێناوەکان تێکەڵکە، بۆ لە جاتی من تۆ بەکاربێنێ، لە جاتی تۆ من بەکاربێنێ، لە جاتی بڵێ ئەخۆم ئەخۆین، ئەمانە بەکاربێن. ئەمە گۆڕانکاریەکە لە جیاوازی قسەکردنیە یان قسەکانی بڕگە ئەنجامەدا یاخود دووبارەکردنەوە هەیە لە قسەکردنەکانیە. و هەروەها تێکچوونی هەیە هەندێک جار لە زمانی ئاماژە، مەسەلەن لە تووڕەیی تێناگە، جاری وا هەیە لە بێتاقەتی دڵتونی تێناگە، نازانێت بڵێ من ئەو شتەمەوە بە 50 ئەژمە ئاماژە بکە. ئەمە زۆر گرنگە، چکە دایک و باوک ڕاستەوخۆڵە مناڵەکەی من وڵات پشتەکەی بوێ دەست نابە بڵێ لەسەر سەلاجەکە لەناو سەلاجەکە لەسەر کەوانتەرەکە لە فڵان شوێن دەستم مەگرەی خاتە سەری. ئەمە بۆ چونکە توانای تێگەیشتنیان لە زمانی ئاماژە نییە. وە کاتێکیش کە ئێمە ئاماژەی بۆکەڵە فڵان شت لە فڵان شوێنایە یا فڵان شتم بۆ بێنە هەستەکەی ناتوانێت ئەمانە لە یەکتری جاب کاتەوانەوە باشی لیان تێناگە. وێ ئەمانە چین ئەمە تێکچوون لە پەیوەندی جامە توانی دایان نمونەی تر بێنەوە. بۆ نمونە مەسەلەن مناڵانە یەکسەر ئەمە جا لە کووردا زۆر باوە یەکسەر لەوڵا چاو ناوڕێتە چاوم لە کاتی قسەکردن خۆی ئەوە ڕاستە نیشانەیەکە، ینی یەکونجێ نیشانەی ئۆتیزم بێ، بەس زۆر کەس سێ چاو ناوڕێتە چاوی کەسێکی تر مناڵەکە لە بەروی هۆکاری تری هەیە بۆ ئەو مەسەلەن هۆکاری دەرونی زۆرمانە بۆ بابەتە، بەڵام یەکسەر لە چاو نابڕێتە ڕاو چاوی کەسێکی تر کاتە قسەی بۆکەی وەگوابێ قسەی بۆ نەکەی گوێت لێ ناگرێن. ئێمانە هەمویان بەڵای گونجێ وەگوتمانە نیشانن هەمووی نیشانەیە مەرج نییە. جا گرنگە خەڵک بزانە ینی دایک و باوک ینی ئەگە یەکێک لەم نیشانە مناڵەکەی هەبوو نەخۆش نییە، دوانیش هەبوو نەخۆش نییە. ئێمە چەندین نیشانەمانەوە یشێکی پسپۆڕیە کە دکتۆر دابنیشە بە وردی هەموو نیشانەکان ببینێ اینجا دەست نیشانەکرێ. ئەمە بەشیشە لە نیشانەکانی کە ئێمەڵێن لایانی کۆمەڵایەتی لایانی پەیوەندیکردن و کارلێکی کۆمەڵایەتی. بەشی دووەمیان کە زۆر گرنگە بەڕاستی ئەمایان ئەگەر هەندێک کەسێم نیشانانەی هەبێ ئێستا ئێمە دەست نیشانکردنێکی ترمانێ نەخۆشیێکی ترمانێ پێڵێن شڵەژانی پەیوەندی کۆمەڵایەتی کە ئەمان جیاوازە وەکو ئۆتیزم، بەس ئەم نیشانە لەوی شەڕوەدا و ئەم نیشانە لە زۆر نەخۆشی تری شەڕوەدا. مەسەلەن کەسێک دواکەوتنی کەشی ژیری هەبێ لەوانەیە هەندێک نیشانەی هەبێ. بەشی دووەمیان کە گرنگە بەڕاستی بێ لەگەڵ ئەمە هەبێ، یعنی ئەمە جیاواز نییە ئەم نیشانانە بەشیشان هەبێ لەگەڵ ئەم نیشانانی ترە. ئەویشە مەسەلەن جوڵەی دووبارەیە، مناڵەکە هەندێک جوڵە هەیە زۆر دووبارەیە کاتەوە، جا جوڵەکان لەوانەیە بە دەستی بێ مەسەلەن دەستی پەنجەکانی هەڵسوورێنێ بە دەرخۆیان هەڵسوورە لە شوێنی خۆیەوە ڕاکە لە شوێن خۆی هەڵقونێ بەرز بێتەوە. هەرێکێک لەم نیشانانە پێڵن جوڵی دووبارە ئەمە یەکجار دووبارەی دوو تۆ مناڵەکەم جوڵە زۆری ناگرێتەوە بە هیچ شێوازێک بگرێت جوڵەیە کە کەسە زۆر دووبارەی بکاتەوە بەردەوام دووبارەی کاتەوە ئەمە پێڵەمە جوڵەیەکی دووبارەی هەیە. پاشان سنووردارە لە حەز و خولیاکانی، ینی ئارەزۆکانی سنووردارن. سنووردارمانەیە ئەوەی چقی بەستۆ لە کۆمەڵک شتی بچووکە، بۆ نمونە بەس حەزی لە ڕەنگێکە، بەس حەزی لە جۆرێک لە خواردن و خۆراکە، ینی خۆراک و خواردنێکی تایبەتی خۆی پێوەگرێت، بەس مۆزەخوا، بەس پرتەقاڵی حەز لێ، بەس سێوی حەز لێ، بەس برنج و فاسۆلیا خوا، بەس شفتە. ینی ئەمە کاڵین بەس ینی لە سانەوەتی خۆراکەکانی بۆ بەمشتە لە مناڵە. ئەمە حەز و خولیایشی دووبارەی هەیە لە یاریە هیوایەتی بەس مەسەلەن سیارەیە، بەس ئەوەیە بووکە کە بیکڕێ، بەس میکانۆیە
ئەمە سنوورداریە لە چالەکانی لە ئارەزووە مەسەڵەن زۆر حەزەکە سیری سوورانەوەی شتی جوڵاو بکە حەزی لە سیری پانکە بکە کە ئەسۆڕێتەوەوانێ حەزی ئەو شتانەیە کە جوڵیان دەجوڵنی حەزی لە سیری سوچەکان بکە زیاتر ئەمە زۆری حەز لێیان وگوتم جانی من دووجار دانیشم سەری سوچە بکەم بڵ نابێتە ئەم نیشانەیە ئەمە زۆر دووبارەیە کاتەوانە زۆری حەز لەم جوڵم ئەم شتانە هەیەنی ئەمە سنووردارە بێ پێەوە بۆی دەک بۆ کەسی پێکە مەسەلەن پلاکەکان زۆر کوژێنێتەوە هەڵکات و یا دەرگا زۆر داخات و ئەی کاتەوانە ئەمانە نیشانن بەس ئەمە کەس دوانە واسواس بێ دووبارەی کاتەوە من کاڵم نیشانانە مە نیشانەی ئەوم بەڵام مەرجنێ و نەخۆشم نەخۆشمانێ واسواس ئەوواکە مناڵی شۆ طبیعیە ناڵێن ئۆتیزمێتی پاشان هەر لە مەسەلی جوڵوس ئەوە ڕقیان لە گۆڕانکاریە حەزیان بە هاوشێوەیە یعنی چارە دای شێوە جلێکی بۆ بگۆڕێ پێتاقەتە بێ حەز ناکا بیگۆڕێ ئێوە مەسەلەن خۆراکێک بگۆڕێ حەزی بۆ خۆراکە نیە ئێوە ژینگەکە بگۆڕە بچنە شوێنێکی تر ورکەگرێ حەزی پێی نییە بڕۆ حەزی بە هاوشێوەی هەیە لە ئەو شتانێکە لە چواردەوریا هەیە ڕقی لە گۆڕانکاری بە گۆڕانکاری تێگەچێ لە کۆتاییشە هەر بەشێک لەم نیشانانە ئەوەی هەندێکیان لە ڕووی هەستەوەرەکانیان و هەستەکان بەمانەی پێنجەستەکەی هەم هەمانە کەمە گۆڕانکاریان هەیە بۆ نمونە ئازار پێگەیشتنیان ئەوان کەمتر هەست بە ئازارەکەن وەگرم مرۆڤێکی ئاسایی لە ڕووی بزاترمە لە بیستنادەرەکە زۆر جارەمە بەڵێن مەسەلەن ئەگەر دڕێل ئیش پێ بکە مەسەلەن مناڵەکە چییە کە دەست بە ژوێ ڕاکە یا مەسەلەن بە گسکی کارەبایی کە دەگێکی ناحەزی هەیە ئەویش مەسەلەن پێ بێتاقەتە بێت و لێ بێزارە بێت و پێ بێتاقەتە بێ حەزی لێنە جارە دەستی ئەسووتی هەست ناکەی ئازار ژانی نیە ئەکەی کەوتنێکی قورس قاچەکانی برینار بووە ئەم زۆر هەست بە ئازار ناکە بەڵام ئەمە ئەگونجێ نیشانەی ئەوە بێ ینی بەگونجێ نیشانە ببوو نیشانەی ئۆتیزمش گونجە نەخۆشی تری هەبێ مناڵەکە نەزانێت کە ئەم شتانە مەترسین بۆ ئەو بابەتانە لە هەموو ئەمانە بەگشتی ئەماڵین ئەنجا ئەمانە کۆبکەرەوە لێکی بۆ چەند زەڵ و تەقسیمێکمانەیە ئێمە مەسەڵێن لە پەیوەندیەکانە بێ کۆمەڵک هەموو نیشانەکانی پەیوەندی هەر نتوانێت دروستکانی بۆ خاڵانی کە سەرتا باسم کرد هەبێت وە پاشان نەم جوڵانە دووسێ نیشانەی واضح و ڕوونی هەبێ اینجا ئێمە بیر لەوە ئەەکەین و ئەم منداڵە تووشی ئۆتیزم بوو بێ یعنی ئەمانە هەموو نیشانن ئیترجا جاری وایە مەسەن بۆم لە مناڵی ساوا چۆن هەستی پێکرێ لە مناڵی ساوا زۆر جارێمە زەردەخەن و پێکەنینمانە ئەمە زەردەکەن و پێکەنینیان زۆر نییە مەسەلەن کاردانەوەیانەوەی کە پێڵەن پێکەنی زەردەخەنی کۆمەڵایەتیان نییە لە سەرەتای دوای دوومانگەوە پێ ناکەنە زۆر جار باسەکەی مناڵەکە ساردە بەداخۆ زۆر جار دەکبکەڵە مناڵەمان تا یەک ساڵ زۆر بێدەنگ بووە هەندێک ئەمەش نیشانەیە کە تا گونجێ دەکوەک حەزەڕێ بکات ئەگەر نیشانەی تری هەبوو یعنی هەستی پێکرێ وەگوتم پەیوەندیەکانی لاوازە کاردانەوەی نییە بۆ بەرانبەری ئەمانە ئەگونجێ بڵین کۆمەڵک نیشانە ئیت بە پێی تەمەنەکانە گۆڕێەوە ئەنج ئۆتیزم تایبەتمەندی چی هەیە ئێستا لە تەمەنی 2 ساڵە جوڵی دووبارەی ئەو دەستی والێکە لە تەمەنی 4 ساڵا بێ بە دوور خۆی هەڵە سوورە لە شو خۆی بەنی ئەگۆڕێ ئەمە لە دەست نیشانکردنی شاڵین ڕابردووی ژیانی نەخۆشەکە لەسەری بارە حسابە لەسەری داوانێ هەندێک نیشان لە ڕابردووە دەرکۆبێت نەک لە ئێستاە بۆیە زۆر جارێن ئەمە کێشەکەم بۆ دروستەکە ئێمە نەخۆشە گەڵێن ئۆتیزمێتی لە دکتۆر جاخۆ فلان و فلان کەسی زۆر خراپە ئەم ئێستا ئۆتیزمە چونکە ئەمە نیشانەکانی هەیە لەبەر ئۆتیزم بڵێن شەبانگ ینی چی ینی ئەو شەبانگە چەند ڕەنگی هەیە ئێوە بۆ چەترێکە بە ناویە کۆمەڵێکی زۆر لە گرفت هەیە کە ئێمەتوانم پێت بڵم هیچ دوو منداڵێکی ئۆتیزم لە یەک ناچن ئەگە هەردووکشان دوانە بن هەردووشان ئۆتیزم بن و دوانەش بن نیشانەکانیان ئیلا جیاوازی هەیە.